باش بینرین هجاهم بخیر هاتنا پروگراما کورد کنکشن دنگ امریکا ل واشنطن اسیروان قچومه و از داخل شما به ویا دمن خوش ایرو امی بری خو بدنی کا چاوا پیشکتنا داوی داعش نیشانا کو هریشن فروکان نبسن جبو جناف برنا وی کومالی سرک اوباما دست پیش خریا دلیویان جبو جواکین کمالیان ل امریکا هيا ل واشنطن چالاکی جبو پشتوانیا کردستانی و دکتر کرمان جگوندی پروفسور لزانکویا تنسی ستیت میوانی برنامه ل رویدان گرمجی لجیهانی هنا ایریش برکی خوکوژی طالبانی به کمیونه که تجی تقینوک ایرو دوشمه خواه ل پاریزگه که باشور افغانستان تقاند ده انجام تقینه ده بکمی 5 کس هاتن کشتن تقینا خوکوژ لبر دریه آواهیا جواتا پاریزگه لکلات پایتختا پاریزگه زابل پیک هات لگوری کار به دستن خوجهی بکمی 75 کس دوی ایریش دبریندار بون کو 17 جوان جنبون دوان چند مهن داویده چالاکین خرابکاران ل پاریزگاه زابل یا سر سینور پاکستانی زیده بونه با روفکا بهیز بودمی 6 چرکیان لباجارک مکسیکو لسر سنوری امریکا دا لروژا دوشنبه و بکمی 13 کس کشتنو به صدان خانیجی ویران کرن با روفا بلزا 205 کیلومتران دقیقه که دا د مجمره کې دا ببرن لباجار سودا د اکونا اوتومبیل دګل خبرن فراندن او لمالادان زیان به 705 مالان کتو لولایت تکساس یا امریکي جی بارووا دګل لهیان 12 کس دګل خبرن ل تکساس او اوکلاهوما باروان 3 کس کشتن 400 خانی جی ویران کرن او کار بدست لگراوین گالاپاگوس ین ولات اکوادور دبیجن ولکانک لی یک جوان گراوان پیدا بویه و گفه لهبونا آجلکی بناوه ایگوانا دکه ولکانا وولف یا به بلندبونا 1.8 کیلومتره لگراوا ایسابیلا دکه و لوی دوره جمارک بالکش ج آجل و شتل هنه کو آلیکاریا چارلز داروین دی تیوریاوی یا پیشوچونه ده کرن حکومت اکوادور هین تشرو و ندانه کا گلو خم هيا کو زیان بگهجه ایکوسیستما وانگراوان و عراقیان هز و ویانا یان حز و ویانا شرینینا لهم برداعش افغوتنا وزیری بروانیا امریکا بو دنگ ودانک هبو لعراقی و لیرا لامریکا جی هفدمی راپورتان پیشکتنین هزن عراقی لپارزگاه انبار راگهاندینا آخافتن وزیر بروانیا امریکا اشتون کارتر داویا و هفته درباره هزن عراقی دنگ ودانا خواه لبغداد پیک آنی. جبوکو پرزگری که برفرهتر نبه جیگر سروک امریکی جو بایدن روژا دوشمه پیوندیه که تلیفونی لگل سروک وزیر عراقی حیدر العبادی کر و او پشراس کر که امریکا ده هر پشگریا هزن عراقی ده شار دجی میلیتان دولت اسلامی داعش ده بکه. کارتر ده هفپیوینه که در لسر تلویزیونا CNN گوته بو که هیزن عراقی ویان نینه که شر داعشه بکن. لورا رمادی کت جیر کنترولا تروریستان. وی هروها گوته بو که جمارا لشکرین عراقی جیا چکدارین داعشه بیتر بو لی دیسان جی وان دخوارا ندید که بروانیا خو بکن. لی کار بدستین عراقی دبیجن گوتنین وصا نراستن نجید جه خودنه. او دبیجن اگر چکین زیده و آلیکاریا باش لجموان هبا او رمادی نوها جدست نچوبا. تاوی وصا جی لگوری سروک وزیر عبادی او جنوب کنترول کرنا رمادی پایتختا پاریزگاه انبار ده ناو چند روژن پیش ده پیکوره. وی هروها دا زانین که باوریاوی بشیان و کارینا هیزن عراقی هیا. لآلیه دن رکابرن سروک باراک اوباما کنگرس امریکی دبیجن ته استراتیجی لجم سروک تنیه جبو تکبرنا داعشه. لی کارتر و کاربدسن دنین ریفبریا اوباما برسوه ددن و دبیجن چقاسی امریکا پشگیریه بده ارتش عراقی ارکی سرکه ده شر دجی داعش ده دکوه سر ملی عراقیان دا کو پاراستنا ولات خو بکن. اف یکته ده دمکه ده کو داعش بهتر دوران لسوریه و عراقی کنترل دکه. سیروان قچو دنگ امریکا پیشکتنین ویداویین دولت اسلامی داعش لعراق و سوریه خوش دیار دکن که ایریشن آسمانی به تناخواه تیره ناکن تا که ری لبر خستنا رادیکال ورگرتن لویدما که ولاتین روژاوا که امریکا جی یک جوانه نیت نینن که هیزین خواه بشینن هرمه دیاره هنک هیزین خوجیهی جی خواه جبر شر وان تروریستان ددن آلی
بەدایان هەزار کەس لە ترسی توندوتیژیەکانی داعش لە ڕۆمادی هەڵاتون. هێزەکانی ئاسایشی عێراقیش ڕێگەی چوونیان بۆ ناو بەغدا لێگرتوون. فەرماندەی ئۆپەراسیۆنەکانی بەغدا ڕێگادانی بە سەدان هەزار خانوادەی ئاوارە بۆ ناو بەغدا بەم ژمارە زۆرە و بێسەروبەریە ڕەت کردەوە. پرۆسەی هاتنەژوورەوەی خێزانە ئاوارەکان پێویستە بە بەرنامە بێت. جێگری سەرۆکوەزیری عێراق لۆمەی هێزەکانی عێراقی کرد. ئەو ڕەفتارە جێگای قبولکردن نییە و نابێت بە هیچ شێوەیەک ڕێگا بە جێبەجێکردنی بدرێت. ڕەوشەکە گەشتوتە قۆناغێک کە هیچی تر ناتوانیندان بە خۆماندا بگرین کاتێک دەبینین عێراقیەکان لە توێنێتی و لە برسێتیدا دەمرن. لە هەماندەم بەپێی راپۆرتەکانی ناو سووریا داهش بە سەدان دانیشتووی کوشتون پاشەوەی چوو بۆ ناو شاری دێرینی پالمێرا تەدمر. ئەوەش بوو بە مایەی مشتومڕی جیهانی لەسەرەوەی چۆن پێشی ئەم گروپە بگیرێت. ئێمە هەمیشە وتومانە کەوە هەڵمەتی هێرشی هەوایی بە تەنیا بەس نییە. ئەمریکا لەژێر گوشارە تا هێزی زەمێنی بەڕێ بکاتە عێراق و سووریا. نەبەڕێوەبەراتی ئەمریکا و نا زۆرینەی خەڵکی ئەمریکا پشتیوانی بەشداربوون لە شەڕەکی تری پرخەرز دەکەن. یاسادانەرانی کۆماری ڕەخنیان لە سەرۆک باراک ئۆباما گرتووە لەبەرەوەی ئەوەی پێی دەڵێن نەبوونی استراتیژی بە دژی دەوڵەتی ئیسلامی. پێشتر وەزیری بەرگری ئەمریکا ئاشتن کارتر ڕەخنەی لە هێزەکانی عێراقی گرت لەبەرەوەی لە مەیدانی شەر هەڵات بوون و هێندێک چەکی قورسیان بەجێهێشت بوو. سەرۆکوەزیری عێراق حەیدەر ئەلعەبادی بەڵێنیدا پاشەکشە بە دەوڵەتی ئیسلامی بکات. بەڵام دەتوانم دڵنیاتان بکەم ئێمە دەتوانین بە ماوەیەکی کورت کۆنتترۆلی بکەینەوە. مەبەستم لە چەند ڕۆژی داهاتوودایە. لە ڕۆژاوا کۆدەنجێشی پەرەگرتوو هەیە کە کردداری لەشکری تەنیا بەشێک لە هەڵمەتی فراوان بە دژی دەوڵەتی ئیسلامیە. استراتێژی تر دەبێت بریتی بێت لە گفتوگۆ نێوان ئەو لایەنانەی لە ململانێدان لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست بەتایبەتی لە سووریا کە خەڵکی گیریان خواردووە نێوان ڕێژێمەکی زۆردار و ملیتانی دڕندا. محتەبەر شێروانی دەنجی ئەمریکا. ژمارەکە چالاکوانین ئەمریکی کورد لە مەدانە نیشتیمانی لە واشنگتن گرسەیەک جەماوەری ڕێخست ji بۆ پشتەوانیا کوردستانی وانە ژمارەکە داخوازان ji حکوومەت و کۆنگرسیا ئەمریکی کرد. خالفەتاح لەوەر ئامادە بوو ئەف راپۆرت گەهاندێمە. کردوبیا پراجک بنیادەکە سربەخۆ بۆ لێکۆلین و سیاسەتێک و ژلایە هژمارەکە ئەمریکیان و کوردان و هاتیە پێکینان. مەرەماوی دەستگەهی پشتەوانیا دووزا کوردانە لە هەر چوار پارچێن کوردستانê. بۆ گەهاندنا پەیامەخۆ لە هەفهاتنەك li berdem Kongrêsê Amerîka hate pêkînan bo rakêşana bala siyasetvanên Amerîka bû dûza Kurdan û danana sengî û guvaşê li ser hikûmeta Amerîka bo guherîna helwîstê xwe derbarê Kurdan. Throw Red Crow yê nasyar bi navê xwe yê Kurdî Soro ku bi demekî dirêj li başûr û Rojava û Bakurê Kurdistanê û her wisa li Qendîl derbazkirî 10 xalên daxwazên binyada xwe ragihand ku xalên serekî daxwazê ji Kongrêsî û rêveberiya Serok Barak Obama dikit rastaxû çekî bo hikûmeta Herêma Kurdistanê û şervanên Rojava ew ên bersînga tîrûra Daeş digirin pinêrit û navê Partiya Karkerên Kurdistanê ji lêsta tîrûrê derbikit û helweşandina endametiya Tirkiya di NATO da û şermizarkirina rejima Komara İslamiya Îranê li ser zordarî û helawîstina çalakvanên Kurd. Her wisa daxwaza piştevaniya serxebûna Bakur û Başûr û Rojhelat û Rojavaya Kurdistanê di dewleteka serbexû da kir. Throw Red Crow dibêjetin eger Amerîka çîroka dirist ya Kurdan bizanit ew wê piştevaniya Kurdan biket. Ev proje dago Amerîkî çîroka Kurda bizanibin û piştgiriya wan bikin. Eger Amerîka biryarekê bide bo hevalbendekî ji xwe re li rojhelata navîn wê Kurd bin. استرانک بو یکگرتن و پشتوانیا کردان جلای هجمارکا اندامین کنیستا زایون یا ولایتا مریلاند به دنگی جوش هاته پیشکش کرن که لگور اندامکا وی کومه مبستاوان راکشانا بالا خلک بیانیه اوین بو سیران سردانا باخچه نشتمانی یا نشنال مال برانبر کنگرسی دکن و هایدار کرن وان لسر دوزا کردان و زورداریا لسر وان دیتا کرن لدم کرد هزا سرکین دشار دیجی تیروره اواگف لسر آرامیا جهانه. لیو جانسون باب ایک جشروانه اوی لشنگال بریندار بو. اوی گود پیامگا خوش بری 2 هفتیا گهشتمن گناه کرمن دشت به پیا بچت. My name is Leo Jansen. I'm from the Netherlands.
ناوێ من لیۆ جانسن ji Holanda me ez hatime vir ji ber gokurê min bi tundî li şingalê birîndar bibû û aliyekî wî pûç bûye lê ji berî 2 hefteyan peyameke xweş gihişte destê min bawer bike yan na ew dikare birê ve biçe. ماتیو کولسکی بریندار شر دژی داعش li devera şingalê dibêjitin ez li bo sekêda birîndar bûm piştî em ketîne ber hêrişeka mezin. I was wounded on February 8th. Ez di heştê meha diyan de sala 2015 ez li şingalê bûm. Yek ji tîma kemînê bûm. Duwê şevê de em ketin ber êrîşeke mezin de. Guleyeke bêkêsê li min ket. Hevaltîrêş li nêzîkî 400 metrî min hilgirt û me bir hêla paşîn ji şer. Rixneka tund li siyaseta Amerîka û rêveberiya Serok Barack Obama hate girtin. Charles Lingerfeld kardar û çalakvan û mamostayê berê li zanîngeha Emerîkiya Duhokê dibêjitin divêt hikûmeta Amerîka piştevaniya rastexûya Kurdan bike. Ez dixwazim li nûnerê xwe li Kongresê û biriya Kongresê daxwazî ji Amerîka bikim. Biryara dana çek û teqemenî rastixwe bo Kurdistan û pêşmerge pesend bikin lê ne biriya Bexdayê. Bi zavê piştevaniya Kurdan ji layê çendîn Emerîkiya vedê te kirin. Emî Kirmanc hevjîna Kurdekê Bakur e û bi destê xwe dirûjmên çekdarkirina Kurdan dinivîsî. Well, my husband and I drove. Ez û hevjîna xwe ji Knoxville hatin. Ew Kurdê Bakur e. Ez piştevaniya mafên mirovan û serxwebûna her çar parçên Kurdistanê dikim. Zor çûne ku ev 18 sal e ku xelkê nekurd ku piştevaniya Kurdan dikin zêde dibin. Ji ber ku keltûra Kurdan tiştekê taybet e. Bejdarbûyên li hevhatinê bi Serûda Niştimaniya Amerîka û Kurdistanê û piştrast-kirina daxwaziyan xwe ji hikûmeta Amerîka bi dimahê hat. Xalid Fettah, Dengê Amerîka. Who's brought stripes and bright stars. Kovara National Journal konferansek bu mebestiyan bi mebesta bihêzkirina xaniman di jiyana siyasî da lêre li Washington rêxist. Sema Dizeyî li konferansî amade bû ev rapor gihandiye. Women in Washington کۆنفرانسێکە لەلایەن گۆڤاری بەناوبانگی سیاسی ناشنل جرنل ڕێکخرا بوو. مەبەستی ئەم کۆنفرانسەی بە ناوی بەتواناکردنی ژنان لە 2015 ئەوە بوونەوەی داهاتووی ژنان و ئەوەی ئێستا لە واشنگتن بەتوانە بکرێن. دەرفەتی زۆر لە ئارادان بۆ ژنان بۆ ڕێبەرایەتکردن نەک بە تەنها لە سیاسەتدا بەڵکو هەروەها لە کارداریش. هەرچەندەکە پێ و لەم دوایەدا ئەنجامی تۆژینەوەیەکی نوێی لە مانگی یەکدا بڵاو کردوتەوە کە دەری دەخات سیاست بوارێکە کە ژنان بەڕاستی دەتوانن تێیدا گەشونما بکەن. وتەبێژی ئەو بۆنەیە نەوەی داهاتووی ژنان هان دەدات بۆ ئەوەی کە بۆچی دەبێت دەستیان بەرز بکەنەوە و چۆن دەتوانن لە سیاسەتدا سەرکەوتوو بن و چۆن کە دەرفەتێکی ڕاستەقینە هەیە بۆ ئەوەی سوودی لێوەربگرێت و خزمەت بە کۆمەڵگاکەیان بگەێنن. زیاتر لە 25 سیاسی ڕۆژنامەنووس و بەڕێوەبەری کارداری بچووک و تاریان پێشکەش کرد و هەروها ژنەکان خۆیان پانەڵەکەیان بەڕێوە برد. یەکێک لە میێوانە ناسراوەکان نانسی پلوسی ڕێبەری کەمایەتی دموکرات لە ئەنجومەنی نوێنەرایەتی لە کۆنگرێسی ئەمریکا لەوێ بوو. خانم پلوسی یەکەم ژن بوو لە ساڵی 2007 بۆ 2011 سەرۆکی ئەنجومەنی نوێنەران بوو. خۆی باسی کرد کە چەند گرنگە بۆ ئافرەت بەشداری بکا لە سیاسەتی ئەمریکا و هەروهاش باسی کرد کە ئێستا ژمارەی ژنان لە بواری سیاست هەروە دێ و زیاتر دەبێت. پرسیاری لێکرا ڕای چییە لەسەر هیلاری کلنتۆن کە یەکێکە لە کاندیدەکانی دیموکراتەکانە بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا. دەستنیشانکردنی هیلاری کلنتن وەکو وەزیری دەرەوەی ئەمریکا زۆر گرنگ بوو. ئەمە پۆستێکی زۆر بەهێزە و پێم وایە توانایی هیلاری کلنتنی زیاد کرد کە بتوانێت ببێت بە سەرۆکێکی زۆر باش کە ژنیش بێت. لە ئێستادا وا دیارە دەرفەتێکی زۆر باش هەیە کە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا سەرۆکێکی ژنی هەبێت و نمونەیی بێت. لە یەکێک لە ئافرەتەکانم پرسی ئایا ئێستا کاتی ئەوەیە ژنێک خۆی بکاتە بە کاندیدی سەرۆکایەتی لە ئەمریکا؟ پێم وابێت کات بەسەر چووە. ئێمە لە گەمەکەدا دواکەوتین. زۆر وڵات لە جیهاندا هەیە کە خانمێکیان وەکو سەرۆکیان هەڵبژاردووە. ئێمە ئامادەین خانمێک وەکو سەرۆک هەڵبژێرین و هیوادارم ئەمە لە هەڵبژاردننی داهاتوودا ڕوو بدات.
لە دوای 4 کاتژمێری گفتوگۆ لە نێوان ژمارەیەک خانمی بەتوانە زۆر لە ئامادەبووان پێزانینیان هەبوو و دڵخۆش بوون سەبارەت بە پاشە ڕۆژی خۆیان. And it's also very empowering getting to see a room full of women. هەز بە توانایی دەکەم کە ژوورێکی پڕ لە خانمان دەبینم بە تایبەتی ئەوانەی لە بوارەکانی خۆیاندا ڕێبەرن کاریگەری باشیشیان هەبووە بەسەر ژیانی کچان و ژنانی وەک من و منیش وەک نمونە دەیان بینم. لە 150یەکی دانیشتوانی ئەمریکا ژنانن، بەڵام لە 125یان بەشداری لە سیاسەتدا دەکەن. ئێستا کە ژنێک خۆی کردوتە کاندیدی سەرۆکایەتی، مرۆڤ دەتوانێت بڵێت ومێد هەیە ژنان بتوانن ڕێبەرایەتی وڵاتێکی گەورەی وەکو ئەمریکا بکەن. سەما دزەیی، دەنجی ئەمریکا. بله دخیل هفته بوری دگلک چالاکی براستی لواشنگتن چه بون اویک جوان بو هلبت او خو پیشاندنا لمیدان اجتماعی لپیش کنگرس آمریکی جی بوج بو پشگیریا کردا با آواکی بالکش هات بو پیشوازی کرن گلک چالاکی دنجی هبون دوجی بیروریا شربان دیرین بو لدیسان سیروان خماندنا خما کردستان جدا باس هنا دکتور کرمان جگون دیکش کو شارەزایان کۆم گەلێک جارت گەلت ئاخەفین لە کوردستانی بۆ هەفتیا بۆری بەری چۆن ڕۆژاوە گەڕیا و هاتووی لە واشنگتن ئیجامە ژێ خواست بەحسی کوردستانی بمە بکەت مافەیڤینە کە درێژ دگەل کردیا درێژە هەفەیڤینە سەرماڵپەڕی دەنگی ئەمریکای بێدانان لێ ما پارچەیەکیان یان بەشێکی وێ هەفەینێ بیندا دوێ هەفەینێدا ئەم گەل دکتۆر کورمانج گوندی ئاخەفین و مەپسیار ژێ کرد کا لە کوردستانی چاوە خەلکێ دەنگڤدانە سەردانە بارزانی بەرێ خۆدایە ئەم بەرێ خۆ بدەن یان گوێ خۆ بدەن بەرسڤایی پر مەزن ژێچێکردن لێ بەس لە ناومە پرۆپاگەندەی کوردی بوو لێ ئەو تشتی ئەوان کوردستانی بەڵاوکردن و دێچیتن و تەرحی مەسەلەی سەربەخۆیە کوردستانی دەکاتن و لەو ناوەرۆکی میتینگ بینی وی و بینی سەرۆکایەتی ئامریکای هاتە چێکردن هاتە گرێدان و پشتی کۆمبینێ ئەو پرێس ریلیز لە ئۆفیسی جۆ بایدنی هاتە بەڵاوکردن بە هیچ جۆرێک ئەو تشتی کول کوردستانی پێداخفتن لەو پرێس ریلیسی هەسڵەن هەر بەحەس نەکردە و دیسانژی یعنی حتا نەزانم سەرکەوتنەوەی سەفەرێ سەرۆکی کوردستانی لە چه ئاستەکی بیە لە وەختێک حتا نەهاژی ئەمریکا دبێژیتن ئەو چەکی کو بۆ کووردا ئەم بەهانێرین گەرەکەل ڕێکا بەغدایە بیتن لێ هەندە زێدەکرینە و ئەو دێ تاکیدکەن و ئەو چەکی ئەمریکا دەهانێریتن حتا ڕێکا بەغدایە بی بگاتە دەستی کووردا لە حالەتێکی وەسا تو ئاخفتنا دیماهیکی سەرۆکاتی ئەمریکایە دبینی و دبێژیتن عێراق گەرەکە بەیەکگرتی بهێتە پاراستن حتا نەهاژی ئەنی ئەو ئەرکەی سەرەکی کوکەتیتە سەشانی پێشمەرگا وەکی پێویستە وەسا لەلایەن حکوومەتە ئۆبامایە احترام لێ نەهاتیتە گرتن چونکە دیتنا من حتا نەهاژی ڕێکە بەغدایە چەکی دیهەلێ ژبەرچی کورد گەلە گرنگی دەدەن گرینگە ئەگەر ڕاستەوخۆ ئەمریکا معاملە لەگە کووردا بکاتن یعنی لەسەر ئاستی ئەو ئیقلیمیە مەکانەی کوردستانی ئاستی کوردستانی دەستە سەربە ئەمریکا ڕاستەوخۆ لەگە وڵاتێکی لەگە وڵاتان پەیوەندیدا هەیە وەختێک ڕاستەوخۆ بەغدایە بهێلیتن و ڕاستەوخۆ گەل کووردا پەیوەندی چێکاتن و ئەو تشتی کوردوێن کورد ڕاستەوخۆ لە ئەمریکای تەلە بکەن ئەمریکا ڕاستەوخۆ جوابێ وا بداتەوە بۆوان بەهەنێریتن مەکانەی سیاسی کوردی عسکەری گرینگە عسکەری بۆ خۆی کورد الحەمدولله تشتێکی جوان لەخوا نیشاندایە لێ مەکانەی سیاسی کوردی دەستە سەربە بەتایبەتی لە بەرامبەر ئەو وڵاتانەی داگیرکەری کوردستانێنە لێ مەخابن حتا نەها ئەمریکا وەسا ڕەفتارکردیە گەل کووردا کوپتر کەیفە وڵاتێن داگیرکەر بهێتن هەتا کووردا باشە خەتایەت چینە خەتایەت دیپلۆماسیەتا کوردینی یان خەتایەت ڕاگەهاندنا کوردی تو دبێژی وان گوتنا هەنجی مەزن دەکەن و پرۆپاگەندەیەکە نەخۆشیەکە مەرەزەکە لە دیپلۆماسیا کوردی هەیە دیپلۆماسیا کوردی گەلک لاوازە ئەزەندە تشتا دبێژم و سەرۆکاتی کوردستانی بەگشتی لە فترێکی ڕابردی هەندە ئاخفتن کردن و نە لەسەر سلکی دیپلۆماسی جێوان هەبی مەسەل
جارێکی بیرامە دێتن سەرۆکی کوردستانی گوت ئەو ڕێگە ناداتن حتا ئەمریکا بۆ کوردستانی بۆ میلەتی کورد بڕیار بداتن دیتنا من ئەو ئاخفتنە نەلجێ خۆدا بوو ئەو دەشیا بێژیتن میلەتی مە دەیان ساڵە خەبات دەکاتن خەبات دەکاتن بۆ ئەوەی بۆ خۆی ببیتە ساحێبی بڕیارەخوا میلەتی مەژی وەکی هەر میلەتێکی دنیاە دەبێتن ئەو بخۆ بڕیاردەری خۆ بیتن و ئەم خێر هاتنە دۆستێت خۆتکەین نەسایحێتوان وەردەگرین نیازپاکیاوان وەردەگرین بە جێگەی ئەوەی بێژیتن ئەز ناهێلم ئەمریکاش بڕیار ئەوە نمونەیەک ئەوە نمونەیەک یادی ئەو بەرپرسی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە KRG کو حتا نەهاژی خەڵک وەکی متەرجمەک بینیتن ئەوژی لە مەسەلەی نەفت فرۆشتنێ گوت ئەم بەخۆ بڕیار دەدەین چاوان نەفتی خۆ بفرۆشین ومە پێویستی بە ئەمریکایە نییە ئەمریکا پێویستی بمەیە ئەو ئاخفتنانە لە بەرامبەر ئەمریکا و مستەقبەلی کوردستانی تەعین دەکاتن ئەوە دیپلۆماسی نییە ئەگەر ئەوانژی ناوێت دیپلۆماسی لێ بدەن دیپلۆماسیەکی نەخۆشە پشتی وان تشتانەکە کێ دەخیل وێجات چ بە پلان بت چ بە سوتفە بت هەند واقعی ئەرز لە کوردستانی هاتە گۆڕین وەختی داعش هجوم کرد شنگالێ و ئەو زەرەرە و بە حەدێکی وەسا دژوار ئیهانا کەرامەتە میلەتێ مەکرد لە شنگالێڕا وەختی بایدن وەخت پاشان هەو بوو خەتەرکەتە سەر ئەوەی و هەولێریش بهێتە گرتن سەرۆکی هەرێم تەلەفۆنا بایدنی کردبوو وەکی من خاند لە ئاخفتنێت بایدنی گوت وەختی من دەنگ نەوای سەرۆک کاک مەسعودی بیست مزانی تشتەکە جددیە چونکە نەوایەک نزمەکی پاڕانەوە پێوە دیار بوو باشە هون بۆ وەتکەن بێژن ئەز ناهێلم ئەو وڵاتە بۆ من بڕیار بداتن یا ئەو وڵاتە پێویستی بەمەیە لە وەختە گون واقعی خۆتان دەبینین هەر شارلا دژمنە داگیرکەرە و حتا نەهاژی هون بخۆ ناوخۆدا هەندە مکمنینە هەندەیە گرتینی نەکو بێژن ئەگە سوای ئەمریکاژی زەختە گوشارێک باوێتە سەرما ئەم بشین بەرامبەر ئەمریکای ڕابوەستین لە حالەتێکی وەسا ئەو جۆرە ئاخفتنانە ئەوانە گەرەکە هەوڵ بدەن خۆر خۆفێری فەرهەنگ ئەتەکێتی دیپلۆماسی بکەن بەجێ ئەو ئاخفتنانە گەرەکە مرونەت هەبیتن لە کارهێنانی پەیوی دیپلۆماسی کو وەلێ نێتن لە وەختێکی ئەز وەسا بێژن پاشان خۆبایێمە بەرداوێنی ئەمریکایە تو نەگەیەمە هەولێریش دەستیمە دەمی هاتنە سەرۆکی هەرێمی بواشتن دەنگ و باسی گەشتناوی و هاتناوی و پێشوازیاوی لە کوردستانی چات هاتە گوتن کو بە گەرمی دیسان لە ماکینەی پرۆپاگەندەی پارتی تشتەکە وەسا هاتە نیشاندان و پێشوازێکی گەرم لەوێ هاتی تێکردن لە کاکێ دەخیل تو وەکی دەوڵەتمەندێکی وڵاتێکی دەستە وڵاتێکی دی ئەتەکێتی سیاسی پێشوازی ئەوە و فەرشی سۆڕ ڕادێخن قێراتنا گەرم لەوێ دەوڵەتمەندی دەکەن لەوێ ڕێبەریوی میلەتی دەکەن لێ جارێکی دیان بزڕینەوە سەر لایەنی پرۆسێسی دیپلۆماسی کوردی بلا فەرشی بۆ ڕابێخن بلا سەرۆک ئۆباما بەخۆ بستە پێشوازیاوی و ئەو تشتە نەبووە کەسێکی وەسا ناودار نەچوویتە پێشوازیە کاکێ مەسعود لە مەسەلا دیپلۆماسی وەختی تو تەرحەکە دەکەی وەختی لەسەر مێزی دانوساندن ڕادبی دەچێت دەرەوە دیپلۆماسی تاتە لێرێ دەهێتە نرخاندن تو تەشیای تشتێکی بۆ ئەو تشتی و پێ هاتی ئەو مەرامنامەی و پێ هاتی چ تشتێک حاصل کرد سەرۆکی کوردستانی هاتە ئێرە لەوێرێ گوتن مەسەلەی سربەخۆی یا کوردستانەیە لێرانە پێگوتن تو دەبی هاریکاربی لەو پرۆسەسەی و پاراستنا خاکە عێراقێ لێ دەهێتە تەسبیتکردن و ئەم هێشتاژی عێراق بەغدا پایتەختیوی وڵاتیەت و جزئەکی لەو پارتین دی دگەل بارزانانی دگەل سەرۆکاتی هەرێمی یان دگەل حکوومەتە هەرێمی هەفبیرن لەسەر مەسەلەی سیاسیین وان ظاهر دبێژن هەفبیرن بەزە تو بەرێ خۆب دێ هەر حیزبە و ئەدای سیاسەتی خارجی خۆی بخۆ دکاتن ینی هەر حیزبە نوێنەری خۆی هەیە لە تورکیا لە ئێرانێ لە جێدی تو بەرێ خۆب دێ لە حالەتێکی ئاوایی
سوقلی ستاتۆسی سەرۆکی کوردستانی وەکی سەرۆکی ئەو هەرێما کوگەرەکە بڕیاردەر بیتن لەسەر مەسەلە سیاسەتی خارجی لکێرەیە نا ئەوانە حتا نەهاژی باوەڕیاوان بە یەک و دوو نایەتن مخابن و بەر هەندێژە دیتنامن هەم لەسەر ئاستی منتیقی هەم لەسەر ئاستی جیهانی ئەو سوقلە نینە وەکی گەرەکە هەبن. بله بینرین هێژا ئەv بەشێک بوو ji hevpeyvîna لەگەل دکتۆر کورمانجوندی هوندکارن درێژەهەیە vê hevpeyvînê li ser malperên dengê Amerîka temaşe bikin. Di dişema dawî de ji meha pêncê bi awayekî salane welatiyên Amerîkî bîranîna wan kesan dikin ew ên ku diber Amerîka de wekû leşker hatine kuştin. Roja bîreweriyê Anko Memorial Day cejneke kevne ku carayekê di sed sala 19 de hate pîrozkirin. Ev raport berê xwe dide helkeftên ku di vê rojê de îsal hatin kirin. رێوڕسمی ڕۆژی یادەوەری ئەو سەربازە ئەمریکایانەی لە شەردا کوژراون و لە واشنگتنی پایتەخت بەڕێوە دەچێت نمایشێکە بۆ ڕێزلێنان لە پتر لە 1 ملیۆن لە ژنان و پیاوانی ئەمریکایی ئەوانی لە خزمەتی سەربازیدا گیانیان بەخت کرد. شتێکی زۆر خۆش و لە ڕاستیدا سرنج ڕاشێش و بزوێنەرە. بینینی شکۆی نیشتیمانی هەموو کەسێک و هەروەها یادکردنەوەی جەنگاوەرانی دێرین کارێکی مای خۆشیە. ئەمە ڕۆژێکی مەزنە بۆ ڕێزلێنان لە هەموو ئەو سەربازانەی کە ڕۆژانە لە پێناوماندا ژیانی خۆیان دەخەنە مەترسیەوە. ئەو ئاپۆڕی بە هەزاران کەسەی بە شەقامی کەنستیتیوشندا تێدەپەڕن بە نمایشێکی نیشتیمانی تێی دەڕواندرێت. من پێزانینی خۆم دەردەبڕم بۆ ئەو ئازادیەی لە ئەمریکادا هەمانە. و ئەمەش لە سایە ئەو جەنگاوەرە دێرینانەدایە کە پێش ئێمە گیانیان فدا کردووە. من لە خانەوادەیەکی لەشکریم. ئامادەبوونم لێرە واتای زۆر دەگەیەنێت بۆ ڕێزلێنانە لە باوانم و لە باپیرانم و لە مامەکانم و هەروەها پورەکانم. ئەوانەی لە سوپادا خزمەتیان کرد. هەر بۆیە ئەم ڕۆژە بۆ من زۆر پڕواتایە. بوونم لێرە مای شانازیە لەبەر ئەوەی من وەکو جەنگاوەرێکی دێرین خەڵکانێکی زۆر دێن و تەوقەم لەگەڵ دەکەن ئەمە سەربەرزیە بۆ من. خەڵکانی دیکە ئەوانی هاوڕێ یان ئەندامێکی خانەوادەکەیان لە شەڕدا لە دەستدا بوو هاتوون بۆ یادکردنەوەی بیرەوەری ئەوانی لە کاتی بەجێگەیاندنی ئەرکەکانیان کوژرا بوون. ئەم ڕۆژە لای من واتای زۆرە. لە ساڵی 2006دا باوکم لە ئەفغانستان کوژرا. هەر بۆیە بۆنەی یادەوەری بۆ من واتای زۆری هەیە و هەروەها بۆ ئەوانەشی کەسانی خۆشەویستیان لە دەرەوەی وڵات کوژرا بوون. لە یادمە ژمارەی زۆر لە هاوڕێیانم کە نەیان توانی نەگەڕانەوە بۆ وڵات. هەر بۆیە ئەمە ڕۆژێکی تایبەتە بۆ یادکردنەوەیان هەروەها بۆ یادکردنەوەی ئەوانەی خزمەتی لەشکریان کرد و بۆ ئەوانەشی نەیان توانی ئەو خزمەتە بەجێ بگەێنن. ئەم ڕۆژەم لا پیرۆزە و دەمخاتە گریان و ڕۆژێکی هەست بزوێنە. ڕۆژی یادەوەری سەبارەتە بەو جنگاوەرە دێرینیانی کوژران واتە ئەو ژن و پیاوانی لە پێناو وڵاتەکەیاندا ژیانیان بەخشیوە. هەموو ساڵێک ئەگەر تەنها بۆ یەک ڕۆژیش بێت وڵات یادی ئەوانە دەکاتەوە کە لە پێناو وڵاتە گرتوەکانی ئەمریکادا هەموو شتێکیان کردە قوربانی. سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا. بله دخیل افجی راپورتک تایبت و لسر روژا بیروریا وان کس سربازین دیرین لامریکا تصانه چیروکا وی که دو درێژ وەکو مەدەستپێکێ دیژگۆتە و جارێکێت ساڵە 1966 دا هاتە پیرۆزکردن وەکو دەستنیشانکردن ji aliyê کۆنگرسê ve dago pîrozviya ew kesên ku di şerê navxweyî Amerîka berî bi 2 sala de kirin. Helbete rêzgirtin li wan kesan ku jiyana xwe ji dest din wan kesên ku şer kirin lê bi tir esî wana gotu berê xwe bidî tu nêzîkî National Mall yanî meydana niştimanî tu dibînî bo nimûne بیرەوەریە شەڕی دوێی جیهانی بترش هەموو هاتی مەزرکردنی شەڕی یەکی ژی هەیە ڤێتنامی ژی هەیە کوریا ژی هەیە هەموو شەڕ هەنە لێ شەڕی دوێی جیهانی بتر هەیە دبینی چکو هەتا نەهاژی هەندێک شوان شەروانە هەنە تێنەوەی وی جیهی دگەل کەس و کارێن خوا ینی تایبەت جی لەوان ڕۆژە ڕاستە تایبەت لە واشنگتن و واشنگتن جی بەڵێ تەماشەوانە هێژا بهیڤیا و دەمەک خۆش دگەل کورد کۆنەکشن دەرباس کرد بە هەتا ڕۆژە هەینی دەخیلە شەمۆ سیروان قەش و تەوایە ستافی بەرنامێ سلامەتیاوە دخوازن هوندکارن بەرنامە جارێکە دی لەسەر مالپەڕێن دەنگی ئەمریکا و دەنگی ئەمریکا تەماشە بکن. فەیسبووکە بەرنامێژی کورد کۆنەکشنە بە تویتەرێژی هوندکارن ببن دۆستین بەرنامێ هەتا دگەینەیەک ساغی و سلامەتی شۆرا دخوازین خدا حافظ.